لەسەرم بابەتە قسە دەکەم ڕووداوەکانی سووریا بەگشتی ئەشرەفیە و هەروەها شێخ مەقسوود لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر کاوە مەحموود سیاسەتمەدار و سکرتێری پێشووی حیزبی شیوعی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما دکتۆر کاوە سپاس کە لەگەڵ کوردستان 24 هەمومان دەبینین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا چی لە ئەشرەفیە و شێخ مەقسوود دەگوزارێت. دەسەڵات لە ئەسەدەوە وەرگیرایەوە حکوومەتێکی کاتی ڕاگوزەر سووریا بەڕێو دەبات. بەڵام گرفتی ئەم دەسەڵاتە و مەقڵیەتە شۆڤینیە لەگەڵ پرسی کورد بەگشتی چییە؟ گرفتی ئەم دەسەڵاتە و ئەو عقلێتە شۆڤینیەی کە جەنابەت باسێکە سەبارەت بە پرسی کورد بەردەوامبوونی ئەو سیاسەتەی پێشترە، ئەو سیاسەتەی کە دژ بە گەلی کوردستان کراوە ئەگەر ڕژێمی ئەسەد بوو بێ یان لە کاتی ئەم هێزانە کاتی هێزی ئۆپۆزیسیۆن بوونە و بڵێن لە دیستی تیرۆر بوونە و بەردەوامبوونی تەنانەت ئەو ئاراستەیە کە داعش کردی. یعنی من پێم وایە ئەم حاڵەتەی کە هەیە ئێستا بەردەوامبوونی هەمان ئەقلیەتە، بەڵام بە شێوازێکی دیکەوە. ئەو شێوازەی دیکەی کە ئێستا هاتۆتە پێشەوە پەیوەندی بەو گۆڕانکاریانە هەیە کە لە استراتیژیەتی ئەمنی نیشتیمانی ئەمریکا هاتۆتە پێشەوە کە پێی وایە ئەوڵ یەکەمین ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گرنگیەی پێشووی نییە و لەو استراتیژیە کە باسی ناوچە گرنگەکانەکە لە چوارەمین خاڵ باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە و کاتێ باسی ئەوە کە پێی وایە جاران گرنگ بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە سەرچاوەی بزە بوو و پێشبڕکێی وڵاتە نێودەوڵەتەکان بوو ماوەی 50 ساڵ لەمەوە پێش، بەس ئێستا بە عقلێتی ترامپ و ستراتیژی نوێ ئەو ئەهمیەتی نەماوە، سەرچاوەکانی وزە فراوان بووە و ئێستا پێم وایە ئەوان کە پێیان وایە کە ئەتوانن کۆنتترۆڵی ئەو ناوچەیە بکەن و بکرێ بە بازارێکی کراوە، بازارێکی سوودمەند و بەرهێنانی تەواو بکەن ئەو ناوچەیە و لەم حاڵەتەیە ئەوەیە کە ئەو لایەنانە بە عقلێتی ئەوان التزامێ بکەن بە نەهێشتنی تونند و تیژی بەرامبەرەوە ئەمریکا لای مهم نەبێت شێوازی حکومڕانەکان چۆنە لەو ناوچەیە و نەکرێ باسی مافی مرۆڤ بکرێ یان باسی ئەو قەیرانانی کە هەیە کە قەیرانی حکومڕانی بێ یان قەیرانی دەوڵەت بێ. من پێم وایە ئەو ڕووداوانی کە ئێستا ڕووەدا لە ئەشرەفیە و شێخ مەقسوود بابەتەکە تەنها ئەشرەفیە و شێخ مەقسوود نییە، بابەتەکە ئێجگار فراوانە و پێشم وایە بەشێک لەو حاڵەتە ئەگە تەماشا بکەین ئەمریکا تەنانەت تا ئێستا بە باخێکی زۆرەوە تەماشای ناکە، پێ وایە مشکلەیەکی ئاسانە و چارەسەر دەکرێوارە و پشتە بەستێ بە هاوپەیمانە تازەکانی و هاوپەیمانی تازەی ئەمریکا من پێم وایە تورکیایە و وڵاتە عەرەبەکانە و سووریای جۆلانیە و لەگەڵ ئیسرائیلە. واگە تەماشای ئەو شاڵاوە بکەی لەو ڕۆژە بوو کە ئەو ڕێکەوتنیان کرد لەگەڵ بۆ نمونە لەگەڵ ئیسرائیل و تەنازولیان لە ناوچەیەکی زۆری جۆلان کردووە و تەنانەت مەکتەبی ئیسرائیل لە دیمەشق ئەکەنەوە. لەو ڕۆژەدا ئەوان دەستیان بەو شاڵاوە کردوانە بۆەوەی دانی ئیسرائیلی هیچ بە هیچ شێوەیە قسە نەکە. ئەگەر یابەتێ بێ ئاماژە بەوکەم ئەو کاتەی کە ڕێکەوتنامەکەی دەی ئازار کران لە نێوان مەزلوم عەبدی و لە نێوان جۆلانیە، لە هەمان کاتە ئەوان شاڵاوی ناوچەی لازقیە و ساحلیان کرد لەو ناوە و ئەو قەت و عامەیان کرد دژ بە عەلەویەکان. من بەستم ئەوەیە ئەو سیاسەتەی کە هەیە سیاسەتی پاکتاوکردنی تێکڕای نەتەوە و پێکاتەکانە کە ئەنجامەدرێ لە بڵێن لە سووریا و کۆمەلگای نێودەوڵەتی ئەو پێکاتانەیە ئەوەندە لا گرنگ نییە بەقەدر ئەوەی کە ئەوێ هاوپەیمانیەک دروستکە لە چوارچێوەی ئەگەر بەڵام ئەو هاوپەیمانێت داعشێکی مۆدرێنە دەڕاست. زۆر باشە دکتۆر کەواتە ئەتەوێ بڵێ کە کورد جارێکی دیکە خەریکە باجی شەڕی بەرژەوەندی وڵاتان لەسەر خاکەکەی دەدات، دەبێتە قوربانی بەرژەوەندی وڵاتانی کە مامەڵە لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت دەکەن لەسەر خاکی کورد؟ من پێم وایە ئەساسی قەزیەکە ئەوەی جەنابەت باس کرد ئەوەیە بەرژەوەندی سەرەکیەکان یا ئەوی پێڵم بەرژەوەندی زیندوو وڵاتە گوتەکانی ئەمریکا و تەنانەت ڕۆژاواش تا ڕادەیەکی زۆر
پێی وایە ئەوە پێوەری سەرەکیە و ئێستا کە ئەوان پێیان وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە دەمەترسی نییە بۆ بڵێن بۆ ئاراستەکانیان ئەگەر تەماشای دوا استراتیجیەتی نەتەوەی ئەمریکا بکەی بە هیچ شێوەیەک دوو بابەت باس ناکە کە کێشەی سەرەکین یعنی بابەتن نەک بڵین بابەتن دۆزن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لەوانە کێشەی فەڵەستین دووەم کێشەی ینی دۆزی ڕەوای گەلی کوردستان ئەوەی کە ئەمریکا ئەوێ باسی بکە دەم چەند خاڵە دەستیشانی کردووە وەکو ئەرکەکان یەکەمین بە بەردەوامی گەرۆی هرمز بەکراوەی بێنێتەوە دووەمین سەرچاوەکانی وزە نەکەوێتە بەردەستێکێکی دژمنی ئەمریکا بێ دەریای سوور کراوە بێ بە بازرگانی نێودەوڵەتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێ بە سەرچاوەکی ڕاستەخۆی تیرۆر و جگە لەوانە ئەمنی ئیسرائیل پارێزرێ ئەم ڕێکەوتن نامەی نێوان جۆلانی و بۆ نمونە ئیسرائیل کرا پاراستنی ئەمنی ئیسرائیلە ئەوە بە پلەی یەکەم دێ ئەمما ئەوانەی کە پەیوەندی بە قەیرانی دەوڵەتەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سووریا عێراق یەمەن لوبنان ئەمانە ئەگرێتەوە ئەمە لەو استراتیجیە نییە و تەنانەت ئەوەی کە پێڵێن سەرچاوەکانی تیرۆریش سەرچاوەکانی تیرۆر داعش تا ئێستا ئەو سەرچاوی تند و تیژی تیرۆر لە ناوچەکەی ماوە و بابەتەکە پەیوەندی بەوە نییە تەنانەت بەس بە کۆمەڵێک ئۆپراسیۆنی کە ئەنجام درراوە کە بڵێ وەسەکە بێت پێشەوە لە هەمان کاتە ئەوان پێیان وایە بەڵێ فەرموو بورە باشە دکتۆر منەمێ بگەڕێمەوە سەر بابەتە سەرەکیەکەمان کە مانویست قسەی لەسەر بکەینیش عقلێتی شۆڤینیە بەرامبەر بە کورد چە لە عراق بێ چە لە سووریا لە 2003 حکوومەتی بەعس ئەوە حزبی بەعس لە عراق نەما لە سووریاش لە دوای ئەسەدەوە نەما بەڵام ئەزمونمان لەگەڵ عراق هەیە ئەو عقلێتی شۆڤینیە کە مامەڵە لەگەڵ کورد دەکات و ئێستا دەرەنجام و لێکەوتەکانی دەبینین هەر بەردەوامە بە گۆڕینی دەموچاوەکانیش ناگۆڕدرێت خەریکە هەمان بابەتیش لە سووریا دووبارە دەبێتەوە بۆچی ئەم عقلیەتانە بە بەردەوامی بەم شێوازە مامەڵە لەگەڵ کورد دەکەن ئایا ئەگەر لە دوای جۆلانی ئەحمەد شەرع کەسێکی تریش بێتە سەر حکم لە سووریا بە هەمان عقلیەت مامەڵە لەگەڵ کورد دەکات لە عراق دەموچاوەکان بگۆڕدێن ئایا سیاست بەرامبەر بە کورد گۆڕانکاری بەسەردادێت؟ من پێم وایە ئەوەی کە پەیوەندی بە سووریا و بە عێراقەوە پەیوەندی بە قەیرانی دەوڵەتەوە هەیە ئەم دەوڵەتە دەوڵەتی نەتەوەی باڵادەستە اینجا ئەم نەتەوەی باڵەستە چێ حکومکە ئەگەر کەسێکی شۆڤینی نەتەوەی بێ شۆڤینی ئاینی بێ سەر تەنانەت دەتوانڵ بێ ئەگەر شۆڤینیەکی لیبراڵ بێ هەر هەمان شتەکە بۆ نمونە ناوەڕۆکی کڕۆکی بابەتەکە لەوەیە کە ئەم دەوڵەتانە نامن بە دەوڵەتی هاوڵاتی و بۆ نمونە لە 2003ەوە پرۆسەسی سیاسی لە عێراق دەستی پێکرد بەڵام ئەم پرۆسە سیاسی ئەوەی ئەبینین نەگەیشتۆتە ئەنجام زیاتر لە ئەوە 22 ساڵە ئەو پرۆسەیە هەیە 23 ساڵە ئەو پرۆسەیە هەیە وەکو خۆی ماوەتەوە لە تونێلێکی داخراوە لەبەرەوە ئەم جێگانە قەیرانی دەوڵەتی تایە و تەنها ئەگەر نەگەڕێنەوە بۆ ئیرادەی سەربەخۆی گەلان یەکێک لەوانش ئیرادەی سەربەخۆی گەلی کوردستان من پێم وایە ئاشتی و ئاسایش لە ناوچەکە جێبەجێ نابێ و ئەمەش کە هەیە من پێم وایە ئەو عقلێتەی کە ئەمریکا بەکارهێنێ کە واز لە ناوچەکە بێنێت چونکە ئەگەر تەماشای هەتا بوتەکانی تۆمبارەک بکەی کە ڕنگدانەوەی ئەم سیاسەتە نوێی ئەمریکایە ئەڵێ ئێمە حەقمان نییە ئەم وڵاتانە چێ حکومەکە و چۆن حکومەکەوانە و تەنانەت لە ئستراتیژیەکە بە ئاشکرا نووسراوە کە لە نۆڤەمبەری 2025 بڵاوەوە ئەڵێ ئێمە ئەو تەجروبەی پێشتری ئەمریکا دووبارە ناکەینەوە چونکە ئەم ناوچەیە دەنیتی خاصی خۆیە لە حکومڕانیە ئەمە ئیشی ئێمە نییە چۆن حکومەکەن واتە گرنگ نییە دیکتاتۆرە دیکتاتۆر نییە مافی بڕۆ پێشێر دەکە مافی نەتەوە پێشێر دەکە گرنگەوە چۆن بەرژەوەندەکانی ئەمریکا زابنەکە ئەمە پێم وایە ئەمە سا کڕۆکی سیاسەتی ترامپە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەڵام بەرامبەر ئەوەش ئایا قەیرانەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ بە فراوانی تەماشایکوە بۆ هەر چواپاچەی کوردستان بۆ عقلێتە چارەسەر دەکرێت ئایا گەلی کوردستان وازە تێکۆشان دێنێ من پێم وایە ئەوەی لە شێخ مەحسوود لە جێگایکی ڕووەدا ئەمانە حەڵقەیەکە ئەم حەڵقەیە ئەگەر سبێ ڕۆژ بەرزی تابێت نزمی تابێت سەرکەوتنی
تەحلیلی تا بە کسی تابێ بەڵام ئەمە ناوەڕۆکی ئەساسی قەزەکە ناگۆڕێت کە گەلی کوردستان گەلێکی خۆراگرە گەلێکی بەڕێزکارە واز لە سەرەتایەکانی خۆی نایەنێت. بەڵێ دکتۆر کەواتە یەکریزی و یەکدەنگی کورد بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی پرسیینەتەوەی کورد چەندە گرنگە لەم کاتەدا؟ من پێوە ئەو یەکگرتنە ئەگەر بینیمان دوێنێ بە تایبەتی لە کوردستان لە دەرەوەی وڵات لە هەموو جێگا لە باشوور بگرە لە باکوور بگرە لە شوێنەکانی ترە خەڵکەکە تعبیری عنی بەتەواتی ئەو یەکگرتنەی دەربڕی ئەو یەکگرتنەی دەربڕی و ئەو یەکگرتنە بەشێکی سەرەکیە لە بڵێ مژدانی کەسایەتی کورد. ئەگەر بینیمان دوێنێ ئەو شتانەمان بینی وەتابەتی لە هەولێر پێ ئیمڕۆ لازم لە سلێمانیە دوێنێ لە ئامەد بوو لە ئەڵمانیا ڕوویداوانە ئەمە هەمووی جەختکردنەوە لەوەی کە مەسەلەیەکە پێڵێن مەسەلەی نیشتیمانی کوردستانی چاونقان نابێت هیچ دایانێکی سیاسی چاو لەو مەسەلەی نیشتیمانی کوردستانی بنووخێنێ و ئەساسی قەزیەکە کێشەی ئێمە بە پلەی یەکەم نە لە بەغا چارەسەرە بێ و نە لە دیبەشق چارەسەرە بێ و نە لە ئەنقەرە چارەسەرە بێ کێشەی ئێمە وەنە تارانش چارەسەرە بێ کێشەی ئێمە بابەتی ئەساسی کێشەی ئێمە یەکگرتنی گەلی کوردستانە یەکگرتنی هێزە سیاسەکانێتی بە بیرکردنەوەیە بە عقلێتێکی نوێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بربەستە و ئەو چالنجانەی کە ڕوبەڕووی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی گەلی کوردستانی بێتەوە. سەرەتایی هەنگاونان ئەوەیە ئێمە باوەڕمان هەبێ کە بزوتنەوەیەکە بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی گەلی کوردستانە تێکۆشێ بە مافراوەکان بە مافی سربەخۆیی کوردستانەوە و ئەم بزوتنەوەی ئەرچی لەستەرە ئەم خەڵکەشکە ئەو کە دوێنێ بینیمان ڕنگدانەوەی ئەو بزوتنەوە و ئەوەرکانەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر کاوە مەحموود سیاسەتمەدار و سکرتێری پێشووی حیزبی شیوعی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.